الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. إيمان داراني برز خوشويست، سرتاي وتاركمان بدا الصلوات لسر پیغمبريان صلى الله عليه وسلم دس بأكين وألين. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم. اللهم صل على شفيعنا وشفيع ذنوبنا وطبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. برزان وخوشويستانم، خلوة عزلت لقل أوال لدينا نهي كرا ولوي كإنسان هميشه بچێ لە شوێنێکا و دوور لە خەڵکی بژی، بە هەمان شێواز ئەمریش کراوە هەندێک لە کاتەکانی ژیانی هەرچۆن پێغەمبەریان صلی الله عليه وسلم لە خەڵوەتا ژیانی بەسەر بردووە، ئەمیش هەندێک لە ژیانی لە خەڵوەتا بەسەر ببە. عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ: خذوا بحظكم من العزلة. هەندێک بەشێک پشکێکی خۆتان وەرگرن لە عزلە و دوورکەوتنەوە لە خەڵکی و بە تەنها دانیشتن. ابن تيمية رحمة خوای لێبێ ئەفەرمێ: لابد للعبد من عزلة لعبادته وذكره وتلاوته. إلا عبد أبي كاتێکی هەبێ عزلە دوورکەوێتەوە لە خەڵک، عیبادەتی تیاکە، ذکری خوای تیاکە، قورئانی تیا بخوێنێ، ومحاسبته لنفسه، محاسبة نفسي خوي كابسر خويا برواتوا، ودعائه واستغفاره، دعاء تيابك وتوبة تيابك. عبادتك هي بيوتي العبادة العلنية، عبادتك شيء بيوتي العبادة السرية، عبادة الجلاء وعبادة الخفاء. لأنه كتابة كان أبو مشوازة باسكري أبيش أويا إنساني مسلمان أبي هندي لعبداتي كان هبك بتنها خوي خواب زانن. خوي جان القرآن أفرمي: إن تبدوا خيرا أو تخفوه. هندي كردوي خيرت هي أو بأشكرائك، هندك أو تخفوه أي شاريته، أو تعفو عن سوء. يعني لهندي كس أبوري، لهندي خراب أبوري، فإن الله كان عفوا قديرا. علماء أفرمون شون عبادتي أشكراء أبيت ما يعفو، شون عفو لخلق أبيت ما يعفو، عبادتي بنهانش أبيت ما يعفو لبردم رب العالمين. زبير كري عوام فرمايشتي هي لبيغمبريان وصلى الله عليه وسلم إجارته وفرمي: من استطاع أن يكون له خبء، هر كسيك أتواني بدزي كردويك شاكا من عمل صالح، بدزي شيء لكردو باشا كان جيبجيك أبو خوي فليفعل، بابتي جيبجيك كسبي نزاني بس خوي نبي. فرمايشتك أفرمي لآخر زمان فتنة زؤربه، چون هوا هەڵەکە ئەوە فتنە هەڵەکە، چۆن هەناسە هەڵەمژی ئەوە فتنە ڕێو پێ ئەگرێ. ئەفەرمێ: خەیڕ الناس فيها، باشترین کەسێک لەناو فتنەکانە کێیە؟ الغني الخفي التقي. ئەو کەسەیەکەوە الغنی بێحاجە لە خەڵک، دەستپان ناکاتەوە لە خەڵک، معیشەتی خۆی ئەداتە دەستخوا، ئەگەر فەقیریش بێ کەس پێی نازانێ. الخەفی
بمعنى كلمة بنهاني إيشكاني خوي جێبەجێ کردەوە ساڵحەکانی ئەکا التەقی لە خواترس و خواناسێکی ڕازگۆیە کە بە پەنهانی ئیشەکانی خۆی جێبەجێ ئەکات. بەخوا عەزیزانم ئێستا هەر یەکێک لە ئێمە هەندێک خەڵک بە باشی ئەزان، هەندێک خەڵک بە خراپ، هەندێک خەڵک ئەڵێن وەڵا فڵان کەس کەسێکی دیندار و خواناس و بە تەقوایە و هەندێکیش ئەڵێن بەخوا درۆ ئەکا ڕاز ناکا و ئەوی تر حتا ئەو ڕۆژەی ئەمری بە دوای قسەی خەڵکا بڕۆی ناگەیتە نەتیجەیەک. هەموو ئینسانێک بەل ئینسان و على نفسه بەصیرە، هەر کەسێک لە ئێمە خۆی باش ئەناسێ. خۆمان ئەزانین ئایا خۆمان باشین یا خراپین. خۆت ئەزانی کاتی پەنهانت کامەیە، ئایا کاتی پەنهانت کاتانێکە کە لە بەردەم خۆیان شانازی پێوە ئەەکەی یا ئەبێتە مای شەرمەزاری بۆ تۆ. هەمومان عیلاقەتی خۆمان لەگەڵ خۆیان باش ئەزانین، خۆمان ئەناسین. نابێت زۆر گوێ بگرین بۆ ئەوەی خەڵک ئەڵێ باشە یا خراپ. هەموو عالم بڵێ باشە بە تۆ، بە من، بە هەر کەسێکمان ئەگەر لە بەردەم خۆیان بە خراپ تۆمارکرابین چه سوودێکی هەیە؟ هەموو عالم پێت بڵێ خراپە لە بەردەم خۆیان باش تۆمارکرابی، چه زەررێ لە تۆ ئەدا بە عالم هەر بە تۆ بڵێن خراپ؟ ئێمە پێویستمان بەوەیە نهێنیەکمان هەبێ لە بینی خۆمان و خۆیان، ئەبێ سەریرەتێکمان هەبێ، شاراوەیەکمان هەبێ لە بینی خۆمانە، بەس خوا پێی بزانێ. تصور كان هرشي عباداتي قلبه علماء تصوف زور قصة لسر عباداتي قلب أكن كدل عبادتي خوي هي عبادتي قلب ملائكة بينا زاني ملائكة ناينوسي بزن هناك لبيني تو خوي أجد ضلي تو الرقي تيانا برانبر بهيج مسلمان لسر أم زاوية ملائكة بمنازن بس خوي جان خوي أزاني اگر بيتو دڵی تۆ پڕ بێ لە ئیخلاص مەلائیکە نازان بەس خواگیان خۆی ئەزانێ. بۆیە نیەت بەس خوا جەل جەلاله خۆی پاداشتی نیەت ئەداتەوە، چونکە مەلائیکەش بە خەفایە نیەت نازان، بە دڵ نازانن. بۆیە ئەبێ کۆمەڵی عیبادەت و سەریرەتمان هەبێ مەلائیکە پێی نەزانێ، بینی خۆمان و خوا بێ. عیبادەتەکان ئەنواع هەیە، بڕێکی باشیان لە دڵی ئینسانە. ئەبێ ئەم دڵە کۆمەڵە نهێنی تیاوێ بینی خۆت و خوا، ئەوەندە صادق بێ لەگەڵ خوایە، مەلائیکەش دەرەک بەمە نەکا. ئەمە ئەو نهێنیە کە لە بینی تۆ خوایە، ئەمەیە عیبادەتی سر، ئەمەی ئەو عیبادەتەی کە پێوەتی عیبادەت الخەفا، لە کاتی پەنهانە تۆ جێبەجێت کردبێ. ئەبێ لە دڵ تا بەو شێوازە بێ. لە عیلم هەندێک لە عیلم تەنها بریتینی لەوەی علماء فرمون دو جور علم هيا، علم في القلب وعلم على اللسان. علمك لناو ضلع علمك لسر زمانه، أو علميك لسر زمانه يا حجة بسر خلقه ويا حجة بسر خوته، أو علميك لضلايا. بويا غزالي كاتك باسي علم أكاد أفرمي العلم عبادة القلب، علم بريتي لعبادتي ضل. خوي جورك كاتباسي أو أكادك إنما يخشى الله من عباده العلماء، بيش أو باسي آياتي كونك، باسي قردونك، أو كساني كسيري قردونك، أو كساني شونيجك، باسي شونيجك، دواي باسي أوكا إنما يخشى الله من عباده العلماء. بويا أو علميك للضلا يبريتي لعبادتي ضل. قراءتي قرآن، أبي إنسان كم يقل قرآني هبي بنهان بيخي أنا كز أقايلي نبي نكتن هاي أما لما زقوتا قرآن بخير دواي فراموشي قرآن من كذب نخير أبي كاتك من هبي كس أجاي لنا بخارج قراءة قرآن بين ذكر عندي ذكر من أبي هبي كسبي نزاني نيجي السنة كان من لخلواتا تشنجوانا تنانت خيزان ومنالج نزانا كتون يجي زحات جيب جاكر دبي دعاء كان ادعوا ربكم تضرعا وخفيا. دعاء كان هندي كزوريان ببنهان كسي مسلمان طبيعتك زور برزيه بلاي هرشتي يكون نعمتك تيبري تجاوزناك قد دعاء خيري بونك أتشي بلاي دكانك ما شاء الله رزقك جواني هي خواه بركات بسرية ببارنا خواه الحرام ببارزة أتشي بلاي كومالي مرة كومالي آجالة خواه جان بركاتي خود بسرية ببارنا أتشي بلاي آوايك خواه جان بركاتي خود بسرم آوايا ببارنا هندي جنم أبينا خواه بركات بسرية ببارنا باخك أبينا خواه بركات بسرية ببارنا ساريكي جوان أبينا خواه ببارزة بركات بسرية ببارنا كسي مسلمان طبيعتي زور برزة قد نفسيتي أوانية تمعكاتكس قد
بەڵکو هەمیشە دوعای خەیرەکە بۆ خەڵک. بۆیە ئەم دوعایانە هەندێکیان دوعای خەفان، کەس پێیان نازانێ، بە ئاشکرا زمانیش ناجوڵێ، تەنها لە دڵا گوزەر ئەکا. ئەمە مەلائیکەش ناینووسێ سوبحان الله، بەس بینی خۆت و خوایە. ئەو دڵە صافەی کە ئەو نهێنیی هەیە لە دوعایە، ئەزان چەند گەورە ئەبێت لە لای ڕەب العالەمین. سیام هەندێک ڕۆژوو هەبێ کە کەس خێزانیش پێی نەزانێ، هەندێک سەدەقە و خەیر و خێرات هەبێ مناڵەکانت پێی نەزانێ، خێزانت پێی نەزانێ، لە پێناوی خوا بیبەخشە. هەندێک فرمێسک هەیە لە کاتی خەلەوات و بە تەنهاییە کە یەتە خوارەوە بە چاوەکانتە، زۆر گرنگە لای خوا، زۆر قەدری تۆ گەورە ئەکا. قەرزدانەوە بۆ خەڵک بە پەنهانی، تەنانەت لە جیهادا، جیهاد دەیان مەسائلمان هەیە لە جیهادا کە عولەما باسییان کردووە، چۆن کەسێک هاتووە لە پێناوی خۆیە جەنگێکی زۆر جوانی کردووە، دەموچاوی خۆی پێچاوە، بەس چاوەکانی بە دەرەوە بووە، هەرچی گەڕاون ئێستش ناوەکەی تۆمار نییە. دەیان حاڵەتی ئەوەمان هەیە، دەیان حاڵەتمان هەیە لە مێژووە کە صاحب النەقب، ئەو کەسێک کە خۆی کرد بە کوونەکە، ئیتر کەس نازانێت کێیە، هەرچی هاوارەکە گەورەی مسلمانان کاکە فڵان کەس، ئەم کەسێک کە ئەم ئیشەی کرد با خەڵاتی کەین، ون کەس نازانێت کێیە. دەیان حاڵەتی ڕێوایەتی ئەوەمان هەیە کە ماڵێکی گەورە دۆزرایەوە، کەسێک هێنای دەموچاوی خۆی پێچاوەوە لە جیهادا هێنای، وتی ئەمەم هێناوە ئەم گرتووە، تۆ کێی بە بینێرین بۆ خەلیفە پاداشت بکە، خۆم بۆ خەلیفەم نەکردووە، بۆ ڕەب العالەمینم کردووە. بۆیە عیبادەتی خەفا زۆر گەورەیە. عولەما ئەفەرمون ئەی ئەو کەسەی کە گوناهت هەیە بە پەنهانی، والله گوناهی پەنهان عەزیزانم ئینسان ئەفەوتێنێ. ذنوب الخەلەوات مهلکات، گوناه بە پەنهانی ئینسان ئەفەوتێنێ. ئەڵێن چۆن خوا لە گوناهی پەنهان خۆشە بێ، ئەڵێن ئیلا بە عیبادەتی پەنهان لێ خۆشە بێ. كما أن ذنوب الخلوات مهلكات فإن عبادات الخلوات منجيات. عبادتي خلوات هموي رزقار كذا. بوي إنسان أجر جناهي كربة پنهان أبي راكات شاكية بكا پنهان ككسبي نزانه بس خوي أخوا يتر ذكرك بدل أيكي. قاضي عياض أفرمي أو ذكراني إنسان بدل أيك زماني ناجولين ملائكة ناينوس هيج أجان ليني أفرمي هموي أو بس رب العالمين للرجي قيامتها بهذا أشتي أم كسأداته عرش ملائكانش بيان نزاني ولا نامي أعمالش ننسرا وسبحان الله بلام لا إخوة جان تومارا هل جيراو كوتا قسم لخزمتنا إنسان بوشي عبادتي خلوات بلايا وقرص وتصورك كسبي نازاني وتصورك أم عملو كردوي أفوتي. ابن الجوزي لصيد الخواطر قسيك زور جوانك أفرمي قرام بدواي دليل لسر وجودي خوايا الله سيرم كرب أندازي لمي سرزوي دليل هي لسر خوا بلام لهمويان جوان تر للام واضح تر للام أم دليليان بو كأجر بيتو كسك بتنها بشي لشوينك خريك عبداياتي بي هيج كسك بي نزان هيج شاوك مروفك أقايليني أشي خريك عبداياتي أبي بو پروردگارك كأم نيبينيوا نازاني لبردم أوا سجد أبا شونويجك أكا ذكرك أكا إيشيكي باشكا أفرمي سبحان الله كاتك أزاني أم إيشك كردوي كزور وپنهاني كردوي لسر زماني خلق باسيك چند كس هي باسي علماء زور قورا أكري فلان عالم شونويجي أو هاو كسيج نيبينيوا خوا سبحان الله توب النهيني عبداياتي بو أكي أو أشكراي أكا أفرمي أأم الدليل لسر وجودي خوا أجر خوا جل جلاله حق راس نبيت أفرمي قد أمشت النهيني أنا أشكرنا بلام خواي قورة جاربو أم كسأدا الله سبحان الله خلق وهاي لي أم عبداياتي بنهيني أكا خلق شاكاني باسكن الله كز باسي قناهي شي أم ناكات تنها محاسن كاني باسك أفرمي والله أأبا ما درأك كخوايك هي لا يضيع عمل عامل كردوي هيج كسك أيكاد قد كردوي كينا فوتيني إن جاء أفرمي أجر كسي كشهات عبدايتي كل بيش شاوي خلق وبنهيني جوي ندايا أفرمي وتصورنك هتاسر خلق بباشا باسي أكن الله والله هر فترة باسي أكن دواي أو هر أو كساني كباشا باسيكن خوان بخراب باسيك أفرمي الدليل لسر وجودي خوا
ئەگەر ڕاستکەی لەگەڵیا زۆر بە پەنهانیش بێ ئەو بە ئاشکرا شتەکانت لەناو عالەمە جار بۆ ئەدا ئەذانی خوا بانگی خوا لەناو خەڵکە ئەفەرمی ئەگەر هاتوو لەبەر خەڵک کردێ هەرچەندە خۆت باشکەی خۆت جوان پیشاندەی لە پێشچاوی خەڵک کاتێک ئەزانی انعكس الأمر ڕەکشتەکە عکس ئەبێتەوە خەڵک بە خراپە باس دەکە بۆیە ئێمەی موسڵمان لەم ڕۆژگاری فیتنەیە لە هەموو کاتێک زیاتر پێویستمان بە عەبداتی خەلەوات والله ئەبێ هەر هەمومان لە دڵمانە لە قورئان خوێندنمانە لە ذیکرمانە لە دوعامانە لە نوێژمانە لە ڕۆژوومانە لە سەدەقە و خەیر و خێراتمانە بەشێکی نهێنیمان هەبێ جاران کە شێخێکی گەورە ناوی بهێنرایە ئەیانوت قەدەس الله سره زۆر کات ئێمە گەنج بوون ئەمانوت ئەمە بدعەتە لە نەوەتەکانە ئەمانوت چی ئەڵێن قەدەس الله سره وأسر أسراره ئەم کەلیماتانە پیرەکان بەکاریان نەهێنا ئێمەش بە بدعەتمان ئەزانی دوای سیرمان کرد پیاوانی گەورەی وەکو ئیبن القەیم لە بەرامبەر ئیبن تەیمیە بەکاری ئەهێنن یعنی خوای گەورە نهێنی ئەم کەسە پارێزراوکە نهێنەکەی گەورە بکە تەقدیسی کە حرمت لە نهێنەکەی بنێ ئەو نهێنەی کە لە بینی خۆی و خۆیان هەیە بۆیە زۆر گرنگە ئێمە لەم ڕۆژگارە لە هەموو کاتێکمان زیاتر کە گوناهی خەلەوات زۆر بووە پێویستمان بەوەیە عیبادەتی خەلەوات زۆرکەین فتنە زۆر بووە پێویستمان بەوەیە عیبادەتی خەلەوات زۆرکەین لەعل رب العالمین لەو ڕۆژەی کە بە حضوری ئەگەینەوە کۆمەڵی عیباداتمان هەیە مەلائیکە تەسەور ئەکەن ئێمە جەهەنەمی بین تەسەور ئەکەن چاکە و خراپەکانمان بە قەدەر یەک بێ بەڵام سەیرەکەی لەناو مەحشەرا و لە بەردەم هەموو مەلائیکە و هەموو خەلائیقا لە پڕ کۆمەڵی عەبدایەتی نهێنی تۆیەنە دەرەوە کە بەس خواگیان پێیان ئەزانێ سەرفرازی ئەم دنیا ئەو دنیا ئەبی خوایە بۆ خاتری گەورەی خۆت داوان لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەزەمت تو گەورەی خۆت لە گوناهەکانمان وبورە تو گەورەی خۆت لە گوناهەوە پەنهان کردومانە عەفومان کە خوای گیان داوات لێ ئەکەین شیرینی عیبادەتی خەلەوات بخەرە ناخمانەوە یا ربی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەزەمت دەرگاکانی خەیر بەسەرمانە واڵاکە کۆمەکمان کە جوانترین عیبادەت جێبەجێکەین خوایە پەنا ئەگرین بە تۆ لە شەیطان پەنا ئەگرین بە تۆ لە نەفسی بەدی خۆمان یا ربی خوایە داوای عەفوت لێ ئەکەین خوای گیان ئێمە بە ڕۆژانێکی مبارەکە تێ ئەپەڕێن یا ربی خوای گیان تۆ عەفوت خۆشەوێ و عەفو بەسەرمانە ببارێنە یا ربی خوایە لەناو عەفوی خۆتە غەرقمان کە تو گەورەی خۆت پەروەردگارە بەزەیی بەسەرمانە ببارێنە خوای گیان ئێمە عەبدانێکین ئەگەرچی گوناهمان زۆر کردبێ بەڵام قەت دڵمان لە ڕەحمی تۆ نەبڕیوە دەیا ڕەبی خوای گیان بە ڕەحمی خۆت لەگەڵمانە بجۆڵێرەوە تو گەورەی خۆت نوێژمان لێ قبوڵ کە دوعاکانمان لێ قبوڵ کە ذیکرەکانمان لێ قبوڵ کە عەبدایەتیەکانمان لێ قبوڵ کە یا ربی خوای ڕۆژوەکانمان لێ قبوڵ کە خوایە ئێمە مانگێکە لەبەر خاتی تۆ بە ڕۆژوو ئەبین خوایە لێمان قبوڵ کە خوایە هەڵەوکەم و کورتێک لەم ڕەمەزانە کردومانە عەفومان کە خوایە هەڵەوکەم و کورتێک بە ڕۆژەوە کردومانە عەفومان کە خوای گیان بێ ئەدەبیەکمان لە مزگەوتەکەی تۆیە کردو و لە ماڵەکەی تۆیە خوای داوای لێبوردن دێ ئەکەین یا ربی خوای لەو کاتانەی کە پەیوەست بووە و پێویست بووە کە دڵمان پەیوەستی تۆ بێ خوای دڵمان لە شوێنێتر بۆ داوای عەفوت لێ ئەکەین یا ربی خوایە بەزەیی بەسەرمانە ببارێنە یا ربی خوایە بەزەیی بەسەرمانە ببارێنە خوای گیان تۆ زۆر دەوڵەمەند و ئێمە زۆر فەقیر هانامان بە ماڵەکەی تۆ هێناوە بە زمانی بە ڕۆژەوە خوای عەفومان کە یا ربی خوای گیان هەرچی حاجەیەک لەم دنیای هەمانە بۆمان جێبەجێکە ئەومان بێ حاڵ و ماڵە ماڵداریکە ئەومان بێ مناڵە مناڵی پێ عەتاکە یا ربی خوای گیان ئەومان کە مناڵدارە مناڵەکانی ساڵحکە یا ربی خوای گیان ئەولادەکانمان ساڵحکە خوای گیان مناڵەکانمان بکەرە خزمەتکاری دین خوای لە فەساد و خراپەکاری بیان پارێزە خوای گیان ئێمە بە زەمەنی فەسادا تێ ئەپەڕین تۆ گەورەی خۆت ماڵ و مناڵمان لە فەساد بپارێزە یا ربی خوای گیان داوا لێ ئەکەین ئەوەی قەرزارە قەرزی سەرشانی سووکە یا ربی خوای گیان ئەوەی نەخۆشە شیفای بۆ بنێرە یا ربی خوای گیان ئەومان کە نەخۆشە شیفامان بۆ بنێرە یا ربی پەروەردگارە شیفای عاجلمان بۆ بنێرە یا ربی خوای ئەومان کەم ڕزقی زیاد کە ئەومان کەم کەسابەتی حەڵاڵی بە قسمت کە خوایە ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەراممان نەکەی خوایە محتاجی دەستی ناکەسمان نەکەی یا ربی خوایە محتاجی دەستی نامردمان نەکەی محتاجی بەردەم ماڵی نامردمان نەکەی یا ربی خوای گیان زەلیلی سەر جێگەمان نەکەی خوای تووشی نەخۆشی کوشندەکانمان نەکەی
یا ربی خوای جان داوال لێ ئەکەین لە گوناهی دایک و باوکمان ببورە تو گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببورە یا ربی خوای ئەوان ماندوو بوون لەگەڵ ئێمە تا ئێمەیان گەورە کرد پەروەردگارە بەزەیی خۆت بەسەریانە ببارێنە تو گەورەی خۆت لە لای خۆت سەرفرازیان کە لە دنیا سەرفرازیان کە یا ربی خوای جان داوال لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت خوای جان لە گوناهەکانی دایک و باوکمان ببورە خوای جان ڕەفعی دەرەجاتیان کە یا ربی خوای گوناهەکانیان بۆ بکە بە چاکە یا ربی خوای ئێمە قەت ناتوانین پاداشتی ئەوان بینەوە خوای تۆ بۆ خۆت پاداشتیان بدرەوە یا ربی خوای هەڵە و کەم و کوڕێک لە ژیانە هەمان بۆ بەرامبەر بە دایک و باوکمان خوای داوای لێبوردن لێ ئەکەین یا ربی خوای عەفومان بکە ئەگەر لە ژیانە دەنگێکمان بەرز کردوتەوە بەسەریانە خوای عەفومان کە بێئەدەبیەکمان کردووە بە گوێمان نەکردوون خوای عەفومان کە خوای لە گوناهی براو خوشەکانمان ببورە لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە لە گوناهی ڕەفیق و هاوڵ و عەزیز و دۆستانمان ببورە لە گوناهی دراوسەکانمان ببورە لە گوناهی هاوماڵ و هاوشاریانمان ببورە لە گوناهی مامۆستا و قوتابیەکانمان ببورە یا ربی خوای جان بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە تو گەورەی خۆت خوای جان ئێمە دەستی زەلیلیمان بۆ تۆ بەرز کردوتەوە دەستی فەقیریمان بۆ تۆ بەرز کردوتەوە یا ربی خوای ئەم دەسانەمان مەگێڕەرەوە خوای بە حورمەتی ڕیسپیانێک کە لەگەڵمانان پەروەردگارە داوات لێ ئەکەین دەستمان مەگێڕەرەوە بە حورمەتی مناڵانێک کە لەگەڵمانان پەروەردگارە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت دەستەکانمان مەگێڕەرەوە دوعاکانمان قبول کە یا رب العالمین بە حورمەتی ئەو گەنج و لاوانەی کە لەگەڵمانان پەروەردگارە کە لای تۆ زۆر خۆشەویستن یا ربی خوای دوعاکانمان لێ قبول کە خوای دوعاکانمان لێ قبول کە تو گەورەی خۆت خوای لە ژیانە زوڵممان لە هەر کەسێک کردو خوای لە گوناهی ببورە سەرفرازی ئەم دنیا ئەو دنیای کە تو گەورەی خۆت پەروەردگارە بە بەزەیی خۆت پەروەردگارە کردەوەکانمان لێ قبول کە تو گەورەی خۆت سەیری دڵی بەد و پیسمان مەکە یا ربی خوای ئێمە چاومان بڕیوەتە ڕەحمی تۆ خوای تۆش بە ڕەحم لەگەڵ کردەوەکانمانە بجۆڵێرەوە یا ربی پەروەردگارە داوات لێ ئەکەین بە ئومەتی ڕەسوڵ الله حسابمان کە بە شوێن کەوتەی ئەو قبوڵمان کە یا ربی خوای بە شوێن کەوتەی ئەو قبوڵمان کە لە ژێر سێبەری ئاڵای ئەوە حەشرمان کە لە بەهەشتا بەدراوسێ ئەو قبوڵمان کە یا ربی خوای لەگەڵ پیاوە گەورەکانە ئیمامی ئەبوو بەکر و عومەر و عوثمان و عەلیە جەممان کە لەگەڵ ئەصحابی ڕەسوڵ الله کۆمان کەرەوە لەگەڵ تابعین و صالحین و پیاوە گەورەکانە کۆمان کەرەوە تو گەورەی خۆت خوایە بەزەی و ڕەحمەتی خۆت بەسەر شارەکەمانە ببارێنە بەسەر نیشتیمانەکەمانە ببارێنە خوایە بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەرمانە بکەرەوە بەرەکەت بخەرە کاتمانەوە بەرەکەت بخەرە مناڵمانەوە بەرەکەت بخەرە ماڵمانەوە یا رب العالمین خوایە گیان کانیاوەکانمان هەڵقوڵاوکە بیرەکانمان پڕئاوکە زەوی و زارمان پڕ خێرات کە یا ربی خوایە گیان قەیرانەکان لەم وڵاتە ئێمە دوور خەرەوە یا ربی خوایە گیان داوات لێ ئەکەین بە بەزەی خۆت لەگەڵمانە بجۆڵێرەوە یا ربی خوایە فەقیرێکی زۆر لەم وڵات و نیشتیمانەی ئێمە هەیە یا ربی خوای داوای لێبوردن لێ ئەکەین ئەگەر بێشی و سەریان نایەوە یا ربی خوای داوای عەفو لێ ئەکەین ئەگەر هەژارێ ئێمە پێمان نەزانی و کەم تەرخەویمان بەرامبەری کرد یا ربی خوای داوای عەفو لێ ئەکەین ئەگەر هەژارێک ڕووی نەبوو کە تەقە بدا لە دەرگامان و ئێمە دەرگامان بەڕوویان نەکردەوە خوای داوای عەفو لێ ئەکەین پەروەردگارە بەرامبەر بە هەر هەڵەیە بەرامبەر بە هەژاران کردومانە یا ربی خوای دڵمان پەیوەستکە لەگەڵ دڵی هەژارانە خوای گیان ئێمە لە مانگی ڕەمەضانین ئەم مانگە بۆیە فەرز بۆ لەسەرمان تا ڕۆحمان لەگەڵ ڕۆحی هەژارەکانە بێ دەیا ربی خوای عەفومان کە ئەگەر هەڵەیەکمان بەرامبەریان هەبێ تو گەورەی خۆت خوای بەرەکەت بەسەر ماڵی ئەو دەوڵەمەندانە ببارێنە کە هاوکاریکی هەژاران ئەکەن یا ربی خوای بەزەی خۆت بەسەریانە ببارێنە تو گەورەی خۆت لێیان قبول کە خوای لێیان قبول کە خوای لێیان قبول کە یا ربی خوای سەرفرازی ئەم دنیا ئەو دنیایان کە یا ربی خوای جێگەیان بۆ پڕکەرەوە بە هەزار قات جێیان بۆ پڕکەرەوە یا ربی خوای ئەوەی لەم کات و لەم وەزعە ناڕەحەتە ڕۆحی لەگەڵ ڕۆحی هەژارانەیە تو گەورەی خۆت بەرەکاتی ئاسمان و زەوی بەسەریا ببارێنە خۆی و ماڵ و مناڵی مەحفوظ کە یا رب العالمین یا ربی خوای گیان داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت پەروەردگارە شەوانی قەدرمان بە قسمت کە خوایە شەوانی قەدرمان بە قسمت کە جوانترین عەبدایەتی لەم ساڵە نوێیەمانە خوای گیان بە قسمتمان کە خۆشەویستی تاعەت و دینداری بخەرە دڵمانەوە یا ئەکرەم الئەکرەمین خوای ئەو کەسانەی هیدایەتتدان لەم مانگا ڕویان کردە ماڵەکەی تۆ خوای ئیستیقامەیان پێ ببەخشە یا ربی خوای ئەو کەسانی کەوا ئارەخۆر بوون وازیان لە ئارەق هێنا یا ربی خوای بەهانایانەوە وەرە یا ربی خوای ئیستیقامەیان پێ ببەخشە خوای لەسەر جەم گوناهەکانیان ببورە خوای خراپەکانیان بۆ بکەرە چاکە یا ربی خوای ئەو کەسانەی زیناکار بوون و ڕویان کردە ماڵەکەی تۆ یا ربی خوای لە گوناهیان ببورە ئەو کەسانەی کەوا دەستیان پیس بوو ڕویان کردە ماڵەکەی تۆ خوای لە گوناهیان ببورە یا ربی خوای ئەو کەسانەی تووشی مخدرات بوون و بڕیاریاندا کە ئەم مانگە دەرگای خیر بکەنەوە لە خۆیان یا ربی خوای تۆ
تۆش دەرگای خێریان لێ بکەرەوە تەوبەکانیان لێ قبولکە هیدایەتیان بدە کۆمەکیان کە یا رب العالمین یا ربی خۆیان داوا لێکەین ئەوانش کە تەوبەیان نەکرد ئەوانش کە دوور بوون لە ڕەحمی تۆ ئەوانش دوور بوون لە ماڵی تۆ یا ربی خۆیان بەزەی خۆت لەگەڵیانە بجۆڵێرەوە تو گەورەی خۆت ئەوانش عەفو بکە یا ربی خۆیان هیدایەتیان بدە خۆیان هیدایەتیان بدە خۆیان هیدایەتیان بدە یا ربی خۆیان چۆن لەم ڕەمەزانە مزگەوتەکەت ئاوەدان کردەوە ماڵەکانی خۆتت ئاوەدان کردەوە هەموو کات ئاوا ماڵەکانت ئاوەدان کردەوە یا رب العالمین یا ربی خۆیان ئەو ئافرەتانەی لەم مانگی ڕەمەزانە حورمەتی ڕەمەزانیان گرت لە چکیاندا بەسەریا خۆیان لە چک لە دڵیانە شیرین کە حیجابی شەرعی لە ناخیانە بچێنە یا ربی خۆیان هیدایەتیان زیاد کە ئەو ئافرەتە بەڕێزانش کە حورمەتیان نەگر خۆیان هیدایەتیان بدە خۆیان لێیان ببورە تو گەورەی خۆت عقابیان مەدە خۆیان عەفویان کە یا رب العالمین یا ربی خۆیان گیان ئێمە عەبدانێکی زەلیل و گوناهکار و ضعیف لەم ماڵی تۆیە کۆبووینەتەوە بەخوا ڕەجامان بە کەس نییە بە تۆ نەبێ بەخوا دڵمان لە لای کەس نییە لە لای تۆ نەبێ بەخوا دەستی دوعا بۆ غێری تۆ بەرز ناکەینەوە بەخوا سەری سوژدە بۆ تۆ نەبێ نەوی ناکەین دەیا ڕەبی خۆیان دوعاکانمان قبوڵکە دەیا ڕەبی خۆیان دوعاکانمان قبوڵکە دەیا ڕەبی خۆیان دوعاکانمان قبوڵکە خۆی بمانگێڕە لەو کەسانەی لە بەردەم تۆیە سەریان بەرزە خۆی بمانگێڕە لەو کەسانەی لە بەردەم تۆیە سەریان بەرزە یا ڕەبی خۆی بمانگێڕە لەو کەسانەی کە تۆ لێیان ڕاضیت خۆی بمانگێڕە لەو کەسانەی کە تۆ لێیان ڕاضیت یا ربی خۆیان بۆ خاتری گەوری خۆی لێمان ڕاضی بە آمین آمین والحمد لله رب العالمين صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم